بە ناوی خوای بەخشندە و میهرەبان ئازیزان و وەرزش دۆستان و بینەرانی سلێمانی تیڤی من سیدات بابانیم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی هەفتانەی وەرزش. پێم خۆشە لە سەرتادا پیرۆزبایی جەژنی قوربانی پیرۆزتان لێ بکەم. هیوادارم ببێتە هۆی ئاسوودەی و لەشساغی و تەندروستیەکی باش بۆ هەمووتان. میوانی ئەم جارەی بەرنامەکەم دوو میوان لە خۆ دەگرێت، دوو میدیاکاری سەرکەوتوو، دوو میدیاکاری لێهاتوو کە ساڵانێکە لە نێو دنیای وەرزشە لە بواری ڕاگەیاندنی وەرزشیە کار دەکەن. ئەمڕۆ هاتوون بەرنامەکەمان ڕازاوەترکەن، جێژنەکەمان خۆشتر بکەن. ئەوانەی شەریەک لە بەهمە غەریب وەسەرکار حاجی بەخێر بێناخۆ. زۆر سپاس کاکسیدات. زۆر سپاس پیرۆزبایی جەژنی قوربان لە ئێوە و لە ستافی ئەم تەلەڤیزیۆن جوان تەلەڤیزیۆنی سلێمانی کە یەکێکە لەو تەلەڤیزیۆنانەی ئەتوان بڵێم یادگاری خۆشم هەیە لەگەڵ ئەو کەسوکارەکانم لێرە هەندێکیان ئیشیان کردووە لە پیرۆزبایی جەژن لە هەموو خزم و کەسوکار و لە هاوڕێیان مەکەم، پیرۆزبایی لە سەرکاری برامەکەم. هیوادارم ئەم جەژنە بێتە مای خۆشی، بێتە مایی کە برنجەکان خۆشتر لێ بنین بۆی سەرکار زیاتر تووڕە بکەیت، چونکە سەرکار خۆش نییە پێ بکەین. سەرکار لەبێ دایمن وای لێ بکەیت کە یعنی بیجوڵێنی. سوپاس بۆ ئێوە کە ئێمەتان هەڵبژارد لەم ڕۆژەیە خزمەتی بینەرەکانتان بکەین. منیش هەروە دووبارە پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو لایەکەکەم لە بینەرانی بەڕێز یەکەم لە تۆی بەڕێز کاکسیدات سوپاس دەکەم بۆم بەسەرکردنەوەی دووە پیرۆزبایی جەژن لە برای بەڕێزم هاوڕێ و برای خۆشەویستم کاک بەمەنەکەم و لە تەواوی ڕۆژنامە نووسان و تەواوی وەرزشکاران و غزمان و دۆستان و هیواداری ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک و جاریش کە دەستخۆشی لە بەڕێز دەکەم. سوپاس بۆ تەواوی ستافی ئەم کەناڵە جوانە و هیوادارین بتوانین خەندەیەکی بچووک بخێنە سەر لێوی بینەرەکانمان. دووبارە بە خێراتنتانەکەم پێم خۆشە لە تۆ دەست پێ بکەم. سەرەتای هاتنە نێو دنیای ڕاگەیاندن بۆ ساڵی چەند دەگەڕێتەوە؟ بەڵێ من سەرەتا لە ئاعدادیە بووم، هەستمە کرد یعنی ئەوەی کە لە تەلەڤیزیۆن ئەم بینی لێ ئەزانم. بۆ نمونە یعنی کە یاریەکە کرا بە تایبەتی من لە کە یەکەم کەس وای کرد حەزم لە ئەعلام بێ برای بەڕێز و خۆشەویستم کایجوای مەلاقەیار بوو کە ئەو کاتە تەلەڤیزیۆنی یەکگرتوو بوو ناو خۆیەکە بوو کە سەیرمە کرد هەستمەکە منیش لێ ئەزانم بە تایبەتی کە و تعلیقی یاریەکانیە ئەستمەکە منیش لێ ئەزانم. بۆیە لە ساڵی 2003ەوە من حەزم لێ بوو لە ڕادیۆ یەکگرتووەوە وردە دەستم پێ کرد کایجوای مەلاقەیار کە بەڕاستی وەکو چۆن تۆ دەستی مناڵەکە تەکلیفی ئەلفوبێیەکەی ئاوا دەستی گرتم. لە ساڵی 2003 وردە هاتنە ڕادیۆ یەکگرتووە لە ڕۆژنامەیەک هەبوو، ڕۆژنامەی داهێنان هەبوو کە دەرئەچوو هەفتانە بوو، لاپەڕی وەرچەکەم حازرە کرد. لێ وردە دەستم پێ کرد بەشتی زۆر بەسیط و بیدایی و نەزانین. یعنی ئێستا هەنێ وتاری ساڵی 2004 و 5 بینمەوەڵم برایجان خۆیان سەرکارم شتانە قەت نەبینی بەس بێ بڵێ من چێن خۆ کەسوکە لە بەیانی سەرچی بۆکەم بڵێ من چۆن نووسیدە، بەڵام بەڕاستی شانازی بە وشە بە شێواکەم لە ساڵی 2003 دەستم پێ ئەو تارانە ئەم بەهمە غەریبیان دروست کرد شانازی بە وشە بە شێواکەم کە بەڵام کەسێکە بۆ لە پشتمەوە هەمیشە فێری کردوم کوکم بیدایەت برای خۆشەویستم مامۆستای هەوای مەلاقەیار کە دەستپێکێک بووی کە فێر بم. لە ساڵی یەکی چواری 2004 یەکەم یاری تعلیقی کوردیم کرد کە پێم وا بە یاری ڕیال مەدرید و ئیسپانیۆل بۆ ڕیال مەدرید 4-1 بردیەوە. زیدانێکێک لە گۆڵەکانی کرد یەکەم تعلیقیاری کە بێژەری کوردی لێەوە دەستم پێ کرد. لێ وردە کۆمەڵی وێزگەی ژیان دەستی پێ کرد لە ساڵی 2006 هەموو مۆندیالمان کرد بە کوردی بە بێژەری کوردی لەگەڵ بەڕێز مامۆستای هەوای مەلاقەیار کاک ئازاد حاتم میوان بوو لەگەڵ خوا لێ خۆش بوو کاک شەهاب تحلیل یاریەکانیانە کرد. دوای ئەوە لە ساڵی 2007 بۆ یەکەم جار چوومە میدیای گۆڕان و لێەوە دەستم پێ کرد بە کێنێن کە بتوان بڵێ مێکێکە لە هەرە شانازیە گەورەکانم کە وەکوتن دەست پێکم لە تەلەڤیزیۆنی یەکگرتوو بوو، بەڵام ئەوەی کە هێزە زۆرەکەی بەڕاستی یامێ لە میدیای گۆڕانەوە دەستم پێک لە کێنێن و لە ڕۆژنامە و لە سایتی سبەی و بەرنامەیەکمان هەبوو ناوی گۆڵ لە ڕادیۆی گۆڕان و ئاوێنە سپۆرت ئیشم کرد کە بەڕێز ئاسۆس هەردی لێرەوە من دەستی ماچەکەم کە ئەویش فێری زانستی سەحافەی کردم. و دوای ئەوە یەکێک لەو شوێنانی کە دەستم پێکرد، بەتەمان بە کورتیەی باسیەکەم، یەکێک لەو شوێنانی کە
پێم وایە هەریەکان پێناسەیەکی خۆی کە باسی یەگرتوم کرد کە میدیایەکە دەستم پێکرد و شانازی پێوەکەم کە هێنێن هێزە زۆرەکەی یامێ بەڵام میدیایەکی کە هەیە کە هەستەکەم وەکو جوانترین یادگاری لای منەمێنێتەوە کە کەناڵەکانی فالکۆنەکە ئیشیتیاکەم کە ئەترستەکەم کەم هەستەکەم لەگەڵ ماڵی خۆمانە ئیشەکەم کەەوە یادگارێکی زۆر جوان و ئێستاش بەردەوام لەگەڵەوە برایەنەیە ئەمە کورتەیەک بوو لە ژیانی من فزێک پرۆژی بەڵام خۆشحاڵ بوون بە گوێبیستبوونی سەربردەی ژیانی خۆت لە بواری ڕاگەاندندا. سپاس دەکەم. کاک سەرکار بینی لای تۆ بزانین ساڵی چەند بوو کاک سەرکار هاتە نێ ڕاگەاندن و چۆن و بڕیاریە بێتە ناو بوارەکەەوە؟ وەڵاهی من بووی کاتی بەنامەکە زۆر نەڕاحەتوان بڵێم هەرەوە میاری وکو بەمەلی هەرەوە میاری دووبارە سپاس دەکەم کاگێ سیدا تەوانەوەی کە بە من باسی کرد و وێزگەی ژیانی خۆی ئەوە دەرەخات یعنی نابێ ڕۆژنامەنووس موچی کەس بێت ڕۆژنامەنووس دەبێت تەنها موچی خۆی بێت و تەنها بۆ خۆی ئیشکات و خۆی نەبەسێتەوە بە هیچ شتێکەوە ڕاستگویی و بێری لە ئیش و کارەکەیە. بەنسبەت منەوە وەکو کاگ بە من ئاماژەی پێەیە کە تۆ کاتێککە سری یاریەکەی قسەیەکی جوانی کرد ئەوەی کە منیش لێزانم لێزانینەکە چییە؟ کەم تا زۆرە حەزێکە بۆ ئیشەکەی ینی سەحافە ڕۆژنامەنووسی میدیاکاری حەز بۆ ئیشەکەنێ باوەڕکە ئەگەر ئەوەنە بەقەدەر باڵای من شادە و هەبێ لە سەحافەیە لۆ چێکاک بە من جنابیش باش بزانانی وی کە بینەرەکە لە میدیاکارە ئیشەکات ئەگەر حەز بۆ ئیشەکە نەبێ سەرکەوتو نابیتە. من لە ساڵانی زۆر لە کاتی خۆیان سێری بەنامەکانی زۆر بەڕێز مامۆسانە بەزی علی ئاسکەمە کە لێرە ڕێز و خۆشەویستیمێ بووی چای ماچەکەم کەەوەی چێکە لە مامۆساکان لە میدیای کوردیە سی مامۆساکانان سابیرمانەکە کە جیانی وەرشی هەبوو ئەم بەڕێزانە بەڕێز ئێستا بەڵێ مامۆسا ڕزگار کەمال کە ئێمە دانیشتین بە دیاریانەوە یعنی هەفتانە بەرنامەیانە بوو ئێمە بە ئیجباری دانیشتنەوەنە تاموچێژیە بوو لەلامە چۆم کاتی مناڵ بووین جمعان خێرا خۆمانەکرد بە ماڵەوە یا بووی سێ عەدناوەلی ناکە و گریندای زەرەکە بکەین یا لە هاوینانە بەیانێ ناتیدە دەرەوە کە مەکتەب نەبوو تا گریندای زەر و عەدناوەلی نەتاوە نەبووە تۆ ناتیدە دەرەوە بۆ ئێمەش ئاوای بوو یعنی من هەر لە مناڵی و خودیاسابر گریندای زەر بوو کارەساوی گریندای زەر بوو مامۆسانە بەس بۆ دۆ بوو بەجددی ئەتوانی بڵێن ئەمانە کۆمەڵە مامۆستای گەورە بوون کۆمەڵێک کەسایەتی بوو کە کۆمەڵی ڕاگەاندنی گەوریان کە ئێستا لە بواری ڕاگەاندنا کارەکانی سە لە شاشەکانەوە دەرەکەون لە ژێر دەستی ئەم پیاوە بەڕێزانە ئەم کەسایەتە گەورانە پەروەردە بوون و ئەوەی ڕابردووی خۆی لە بیرکا پێم وایە داهاتووی نابێ بە ئینسان ئێستا ئێمە لێرە بین کۆمەڵی فەلسەفە لێ بین نازانم سەرکار قسەکانی تەواو نەکردوویات قسەکە تاوا باسی ئەم کەسانە بکات چکە من دوو بەیانی باسی مامۆستا کاروان سابر و باسی مامۆستا ڕزگار کەمال و کاک نەبەزی عەلی ئاسکە و هەتا کاک ئاسۆ حەسەن کە یەکێک لەو کەسانی کە ینی من ئەگەر باسی ئەوانە نەکەم دوو بەیانی چۆن منیش بڵێم منیش ئیشم کرد بۆیە ئەوانە مامۆستای ئێمە مامۆستاتوانە مامۆستاتوانە کە هیچ شکل لە میدیاکارە بەڕێزەکان کە ئێمە ساڵی ڕابردووسی بەنامەکانی مان کردووە چ ناوخۆی بێت چ جیانی بێ دواتر من بەڕاستی پێشتر ڕۆژنامی یاری و ئاوێنە و ستادیۆم و ئەوانە هەبوو بەشداری مەکرد بڕگەی تا بوو بڕگەی وەرشی تا بوو یەفتانە بەشداریم تیاکە چۆن لێ وەکو خەڵات چەندین جاریش چانسمە بۆ خەڵاتم بۆ دەرچۆ لە ستادیۆم و لە ئاوێنە و لە ئینی یاریە ئاوێنەنا لە گۆڤاری یاری و ستادیۆما کە وەرشی بوو ینی ئێستا دەتوانم بڵێم دوابەیەکی ئەو هینانم ماوە عەدەدەکانی ماوە پارێزراوە لە ماڵەوە هەڵم گرتووە دواتریش من یەکەم وێزگەم لە ساڵی 2015 تر هاتمە گیان و میدیای بینراوە کە بینراوە بیسراوە کە لە گروپی کەناڵەکانی فاڵکۆنەوە دەستم پێ کرد کە ئەو کەناڵەیە کە جێگی شانازیە بۆ من وەکو چۆن لە کەناڵی دایک و کەناڵی دایک وایە بۆ من و لەگەڵ مامۆستا بەهمن و چەندین لەو برا بەڕێزانە کە لە فاڵکۆنا کاریان کردو من سوودم لێ بینیون ئەزمونم لێ وەرگرتوون کاک بە من بە شایەتی خۆی لە فاڵکۆنانە بووە تەلەفۆنم بۆ کردو پرسم پێکردووە پرسوڕام پێکردووە چەندین حەز ناکەم نای هەمویان زۆرە چەندین لەو برا بەڕێزانە کە لە میدیای ئیشیان کردو ڕێنمایی منیان کردووە من لێرەوە چایر ماچەکەم دەستخۆشییان لێکم سوپاسیانەکەم سەرکار حاجیان گیانە بەم ڕۆژەوە تاکو ئێسش من هەر ئەوە تقریبا 8 ساڵە 9 ساڵە من لە میدیای ئیشەکەم و هەر لە گروپی کەناڵەکانی فاڵکۆنا بەردەوام لێوە قسمەتەکە هیوام هەمیشە سەرکەوتوو بنەردووتان زۆر کاک بەهمەندی مۆلای تۆ لە سەردەمی خۆیان یاریزان بوویت یاریزانی ناوی
لە کامیانە یاریت کردووە هیچ یادگارێکی خۆشت لە سەردەم یاریکردن تا بیدای لە تیپی شعبیە یاریمەکرد تیپی میلیە یاریمەکە براکارم لە خۆم گەورتر بوون لە تیپی ڕەنجەران یاریانەکە لەگەڵ تیپی ڕەوشتە لە منتیقی شەیدانی ئازادی بەتایبەتی ڕەنجەران تیپێکی زۆر دیار بوو ڕەوشتیشە بوو دوایەوە مناڵ بوو مووی باسەکەم بدایەتی نەوەکان بوو لە تیپی مزگەوتەکانەوە سەرکەوتی نەبوو یەکسەر مناڵ لە فێرگەکانەوە مزگەوتەکان فێرگە بوون بۆ یاریزان دروستکەن دوای ئەوە لە چوومە تیپی سەیوان کە زۆرترین کاتی یاریکردنمە تیپی سەیوانە بوو دەڕێت تیپی سەیوانەوە بانگێشی نادیاشتی کرام بۆ تیپی شەبابی نادیاشتی یاریم کرد دوای ئەوە لەگەڵ تیپی هەڵکەوتە چوومە تیپی هەڵکەوتەوە لەگەڵ هەڵکەوتە ساڵی 2006 یەکەمی تیپە میلەکانی شاری سلێمانی بووین لە ساڵی 2006 لە یاری کۆتای لە چیامان بردەوە بڵم دوو گۆڵەکەی چێکردی بنێڵی ئەردوشی خۆم کردم دوای لەسەر گۆڵکردن دامن بێک ڕۆژە بۆ قڕایی لەبەر خەتم کرد بەس بووی سەری غەم بۆ یاریکردن لەسەر گۆڵکردن دوای پرسیارێکم شتێکت بیرە خەمەوە زۆر باش دوای چوومە تیپی شەبەنک لە سای 2011 لەگەڵ تیپی شەبەنک یەکەمی تیپە میلەکانی سلێمانی بووین وەکو یانە لە سای 2007 لە یانێ ئاشتی لە ئاستی پێشکەوتوانە یاریم کرد لە خوری نایابی کوردستان و ساڵێک کە پلەیەک و پلە دوو جیا کرایەوە بەڵام بەداخەوە سەر نەکەوتین بۆ نایاب دوای ئەوە لە تیپی زڵی پێشمەرگەیە و کاتە بەڕێز کاک جعفەر تۆفیق ڕاهێنەر بوو لە ینی پێشمەرگەش یاریم کرد بەڵام فترەی یاریکردن ینی پێشمەرگە تیپی دووەمە تیپی زڵەکە زۆر کەم بوو بەڵام یانی ئاشتی زۆر یاریم کرد و زانکۆش بەکالۆرێسم لە وەرزشاهەیە باسی یادگاری خۆشیشەکەی ئێستا یادگارێکە بۆ جێرمەوە شتێکم بیستووە لەسەر ئەو گۆڵکردنە ئەڵەن کاتێک کە گۆڵەکە ئیتر لە یاری فرقەشابەکانە بێت هەرچی نە پلەسش بەدینی محەممەدان یاری تاتان بێ یاری ناو ساحی بچوک بێت ئەوە هیچ ئاهەنگی خۆی گێڕیانەکە لە ساحی بچووکا بێت بەڵام دوای یاریەکە تەلەفۆن بۆ لانەخانی خێزان نەگاڵی ئەوە لە گۆڵم کردووە لە چاپێزیگای گۆڵ نەکردەوە سەریکە خۆی نەک لانەی خێزانم دایکیشم ئەنجێن چی ئێستا ئەم قسەی بۆ سەرکاریش ڕاستە یعنی من دایکم دابنیشێت لەگەڵ ئێمە یاسەی یاری بکات ناڵێ بۆ کوشتیکەرەوە لێ ئەزانێ بەڵام شتیوە ئەڵێ تەسەور ناکەی ڕێک ئەو دقەی دوای یاریەکە بۆ گریمان جاریوە هەبوو چوونە بۆ هەڵابجە باشە بۆ یاریکردن باش هەرێک لە دوای یاریەکە لەناو پاسەکە تەلەفۆنی بۆ کردو ئەوە گۆڵم بەمە عیب ناکەی ویشانە باشە گۆڵەکرد ئەسمە ماڵم نابێ گۆڵەکانە نووسێ ئەو نووسێ بۆ لە ماڵەوە ئەستێرە بۆ گا بەدرگاگەوە پێڵم نەسەوڕێکی دانا هەر گۆڵەکە خەتێکی لە ماڵەوە لێ مەسم گۆڵەکەم ئەڵێ نایکی دەڵێم گۆڵەکەم ئەتێکە ئاسم یەکسەرەکە گۆڵەکەکەم نەگی بمێنەوە پاسەکە بۆم کرێ لە کاتێکا کە ئاهەنگەکە ژێرمانم تەلەفۆنی مەربان ئەوە یەکویت یعنی ئەیکەمەرە وەڵا جا لە یادگاری ترا پێت بڵێ ینی ڕاستە شتەکە بەڵێ زۆر ڕاست یادگاری تر یاریمان هەم لەگە برایەتیە خولی کوردستان لە هەولێر نادیاشتی لە فترەی ئەدادا کاک سەرکار ینی گۆڵی زۆر باش مەکرد یاریزانەکانی هاوڕێم شایەتن لە تەمرینە یاری فترەی ئەدا کاریمان لەگەڵ تیپەکانی تر گۆڵی زۆر باش مەکرد نادی ئاشتی و کاک نەوزاد و کاتە ڕاهێنەر بوو ڕێزمێ بوو کاک نەوزاد محەممەد زۆر هیوایان پێم لەگەڵ برایەتی یاریمانە بوو وەڵایەک تۆپم بۆ هەو ئەخیر دیفاع لە ئەخیر دیفاعیشم بڕی سەرکار ئیتر بوو بە ئینفرادی هەمووی لە پشتیان تەواو گۆڵ یەکەممان کرد وەڵا قاچم لە چیمەنەکە گیرە ئاگادار سەرکار لەگەڵ تۆ ڕۆشتم تەفاوتر ئیتر وڵات دەقەی چلدایان نیشانە حیبانە کردی ناخۆ دیاریزانی جیهانیشەوە فۆتێن بە یەک ناکەوێت بە تۆپێک ناکەوێت وەڵام بە من دوای ئەوە کەوتاوە هەر نایەتەوە تایم کاک سەرکار بینی لای تۆ بەڵێ یاری کردووە لە تەمەنی لاوێت یاخود چۆن ئێستاشە لای مەوەستم لە تەمەنی 16 و 17 و 15 یان سەر دەستپێکی مناڵی 6 ساڵی 7 ساڵی ئەوانە وەڵی من مستقبلی من لە خوێندنا لە تۆڵ پیافۆتاوە ئەمەیەک چاویشی زعیفە چایشی زعیفە چایش ئەو نەزانم بۆ چای زعیفە هەڵەچی دوای وەدارە جەڕۆوە سەر چاو بەنسبەت یاریکردنەوە ئەگە باسی یاریکی من ئەوە لیانم خواردەوە نە سزم خواردەوە سەر لیانی تۆپی حەقە ممکن بە زیندانی سیاسی تۆی زیندانی وەرشی یعنی ئەوەنە من بەڵێ بێگومان لە زۆر فیرقی شعبیە یاریم کردووە دوا فیرقەش یعنی
فرقان زۆر برایەتی بووە ڕەنجدەران بووە چوو لە ینی سەشنا یاریم کردە مامۆستا کەمالی چوارچرا لێرەوە ڕێز و خۆشەویستی مێ بووی ئەو ڕاهێنەر مامۆ بەڵام فترەکە فترێکی کەم بوو من نەمتوانی بەردەوام لەگەڵ یانەکەیە ئەو کاتە پێما بەکێش دۆری سە زیاد نەبوو هەر ئەوەی سەر باسی و کێش زیابوونەژەکەم بەڵام بە شایەتی هەموو برادەرەکانمانی کە ئێستا گویان لێمە ناڵم ئاوا بەم شێوەیە بووم کە تۆ لە یاریدا بڕای بێگومان وردەوەدە کێش زیاکە بەڵام یعنی ئەو ڕێکەش نەبوو بەڵێ ئەو ڕێکەش نەبووم لە کاتی یاریکردنا لە زۆر فیرقی شعبی یاریم کرد دو فیرقە داواکەین بیرچیەوە داوای لێ بوو نەکەم لێرەوە مامۆستا ڕزگاری باییز ئەو ڕایەنەرمان بوو کەوتینە یاری کۆتایی و لە یاریگەی سێمانی بە کاوشیار و ئاندۆڕی دوو بێ وش کە پێیان کاوشە وشەڕەشی خۆڵ لە چ مەرکەزێکی یاریایەتە من لە هێڵی ناوەندە یاریمە کرد لە هێڵی ناوەندە یاریمە کرد بە شایەتی و برادەرەکانی کەژبینی مەگەر گۆڵچی بووێ من گۆڵچیش بووە بەڵێ گۆڵچیش بوو بەڵێ هێڵی ناوەند و گۆڵچی فترێک گۆڵچی زۆر زۆر باش بوو بەڵام حەز ناکەم بە من مجامە لەم کاوە زانم من لە یاریگە شایەتی جسمۆکەری ینی قورسە بەڵام لە یاریە کای بینیت تەسەور ناکەی یعنی ڕاکردنیەک و ئینێرجێکی پێ لە ناو ساحەیە یعنی ئەگەر بۆ سی جسمیکی تو سەکەی تەسەور ناکەی بەڵام من و شایەتی بەخش ناخوا پێژارەکان نانەوەڵە سجایش فحس کراوە وەڵام من بێگومان کاک سیداد یعنی یاریم کردو بەڵام وەکو وەزنەکە ناو یەکجاو ئەوە وەزم زیای نەکردو بەڵام بوونیەتم هەروە بوو بەڵام لە یاریگا ینی بە بەردەوامی جوڵێکی زۆرمە بوو ئیتر پیا و عیبیشەوە وەسی پێگا بڵێ وابووم وابوو یاریم کردووە ئەتوانین بڵین وەگەم مەسەلەی کوردواری خۆمان کردسێ زۆر خەڵڵ بێت ئەڵێن ئەو ئێسکی قورسە ئێسکی قورسە مەوەست ئێسێ قورسەکەم بەسەکە ینی کێشی ئێسکی زۆرە ئەخر هەیە هەیەڵێ وەڵام من ئێسکاوانەوە من من بەحاتی نەوت ئەڵم کاکە وەڵام من نەزانی چۆنە کاک سەیریکە من هەموو لەش ینی قەڵەیەکە لە هەموو لەشمانیە تێگە هەیە مەسەلە قەڵەیەکە لە هەموو لەشیاتی ینی لە قۆڵیاتی لە ملیاتی لە ڕان و لە تاوی بەدەنیاتی من قەڵەیەکم ئەمە نەمە ئەویش بەخوای خواردنەکەی بەڵام بەخوا ئەوەی کەڵێ ئێسقانەپانە وڵای ئێمە قسێکی زۆر ناتەندروستە یانی چی ئێسقانەپانە کاگە سیداد زۆر بەرنامە هەیە لە یوتیوبا زۆر کەسمان بینیوە با من لە یوتیوبا من حەپە ساوم کابرا 200 کیلۆیە 250 کیلۆیە بە ماوەی 2 ساڵ ڤیدیۆی خۆی کردووە بڕۆی سەسی جسمی کە و سەیەکێکی کە بزانە چی لەوە یعنی کە تۆ بە شەرە ئەبینی ئەڵی مستەحیلاتەوە بێ وەکو گەز نییە گۆشتی لێکەیتۆ زەلامە زەعیف نابێ بەڵام ئەستاوە بەرنامێکی داناوە بۆ خۆی تەواوی تەمرینەکان و تەواوی ڕۆژەکانی کە تەمرینی کرد لە ماوەی 1-2 ساڵەیە لە یوتیوبا زۆرە شتیوە تەمرینی کرد و ئیرادێکی بە قۆتیە بۆ بڕۆی سەسی جسمی کە یعنی ئاوا خۆی ڕێگرە کردوتەوانێت کاک بە مەوزوع هەیە پێم خۆشە لە زاری خۆتە بیبیستم کاتێ لە قوتابخانە بوون لە یەکێک ژارەکانە یاری سێتیپی تانەکرا پۆلەکان سێتیپیەکەن ئێتر هەرتی بۆ مامۆستایەک بۆ ئەچێتە لای باشە چۆن حیاوە بردین ئەمڕۆ چی وەڵڵاهی تۆ بینەرا وەڵای من داوای لێ بردنەکەم بە قورئان بوویتە ئێتر توی لەدەم چاو بشۆی هاتوویتەوە طبعا ئەمە پەنی ڕەوەز ئەو مامۆ تیکی خۆ دەناسی ڕەوەز چی بۆ ئێمە من و ڕەوەز و سەرتیپ لە مەکتەبی ئاگری داخبووین ڕێزم بۆ هەموو مامۆستاکانی هەیە چاویان ماچەکەم کاکەونە مابووینەوە لە مەکتەب مامۆستاکان حسابی خۆیان بۆ گردی یەک ساڵێکە مامۆستایەک شوێن خەوەتی ئەم ساڵ بمێنیتەوە لەگەڵ ڕەوەزا ناوتانە لیستی معاشی مامۆستایان ئەنووسن ئەوە مابووینەوە ئیتر مامۆستاکان حسابێکی زۆر تایبەتیان بۆ کردین ئیتر دەرس دوای مەکتەب دەرستەوە بۆ مامۆستاکان یاریانەکە من و ڕەوەز و سەرتیپ پیشیانە برد ئێمە بەخۆت بووین لە هەڕەتی گەنجێتی یاریا بووین تیپمان چیا کردەوە مثلا بۆ منە سەرکار بۆ لای من سیداد بۆ لای ڕەوەز شێ بۆ لای ئەوە یەک تۆز من تەخیر بووم ڕۆژێک یەک تۆز بەخوا وەکوی ئەمڕۆ کە تەخیر بووین 2 دقیقە تەخیر بووم بەخوا 2 دقیقە 3 دقیقە کاتێکم زانی ڕەوەز فێڵیان لێ کرد بووم لەگەڵ سەرتیپە تیپەکانیان جیا کرد بوون منیش چوار مامۆستام لەگەڵا دانرا بوو سەرگار ڕێزم بۆ هەر هەموویان هەیە بەڵام بە هەر چوارێن یاریزانیان تیان هاو باش وەڵا کاکە چون یاریمان کرد ڕەوەز و سەرتیپ تیپەکەی ڕەوەز سەرتیپ بە خۆت بوون یەکتریان شەلە کوتە کرد 10 دقیقە یاریەکرا گۆڵ ناکرا ئەنجا چۆ پەنالتی 10 دقیقە یاریەکرا وەڵاتر تیپێک کرایە دەرەوە پەنالتی منیشە چوومە ناوە
کاکسیدات ئارەقمان ناکردەوە چوینەوە تەبگۆڵێک یەک ڕایتە هاتنە دەرەوە جارێن ئانی یەکسەر گۆڵم کراوە بۆ دەرەوە بۆ دەرەوە خۆی یاریستی سێتیپی و ساحب چ گۆشیەوە گۆڵێکە کراوە هات دەرەوە ئەگەر گۆڵ نەکرایە 10 دقیقە یاریەکرا 10 دای دقیقە پەنالتیە بەڵێ تیپەکەی ڕەوەز و سەرتیپ 10 دقیقە نیە یەکتریان شەلە کوتەدا کرد اینجا بە پەنالتیش منیش چوومەنەوە ئەوون سەلام عەلەیک تۆپەکە شکایە لێنەکە بە گۆڵە جارێ نەبوو دوانە تەمیش پرتەوە بۆڵەمە کرد کاکە مامۆساوا بکە ئەو بکە ڕەوەز ئەیزانی هاو پەمپیا کلکەیە وتی دەبا هەمانم بۆڵە چییە دەکاکە بەسە تۆ چوار مامۆسا بۆ داناوم هیچی لێ نازانن هێتە قسەی کەشم گرت لێیە چوارێ بۆ داناوم کەی ئەوە یاری خۆتان هەموو بە خۆتەکان لە ئێوەیە هێتە دوایی کە مامۆساکان قسەکەم کرد نەمەزای جۆ خۆمی ڕاستکەم خۆی قسەیەکی لە شایە کردەوە بەڵام بۆیە نابێت زای ڕادیۆیە کورە حد ڕادیۆکە هەر مامۆساکان کە ئەچوومە ژوورەوە ئەوە بەخێسەیان لێ کردم ئەوە تۆ قسەیەکە کردووە لێیە ناخۆی خۆشە کاتێککە تۆ یاریکی لەگەڵ بن کاگی سیدات بە من نەزانێت لە یاریە زۆر زوو تۆڕابم یان ئینفعالەکەم جاریە برادەکان باش سەرکاریم بۆ خۆشی هاتین یاریێکی بەس من وانی یعنی یاری دۆستانە بێ و هین بێ حەزەکەم زۆر گڕوتینێکە من لەگەل لیۆی کورماسا یاریەکەم پلیستیشنکە دۆڕم پێم ناخۆش یاخنا بەجد ینی تۆ خۆشە کاتێکی یاریەکی گڕوتینێکە بێت نەبێ بە فشقیات و پێکەنین و حلکە ینی هەرنی باشترە من ئەو طبعا ینی بەخوا ڕقیشم لێتی بەس دیاریە زۆر زوین فعالەکەم لەسەر ئەو تووڕەبوونە من شتێکت بۆ باسکەم خۆت بۆ مامژێرەوە ساڵی 2014 یاری ئەڵمانیا لە کاس عالەم لەیەکی لە کافەکانە سەیری یاریەکەکەن باشە یەکی لاکەن یاریزانێک تۆ بێگە فەوتێنی تۆ وازمۆ لەر دکتۆر ڕەواش لە کافەکە بێ باش دکتۆر ڕاش ئەومان بۆ بژێڕیتەوە والله ڕاوە مشوری دەخۆم ڕەوە لێرۆ چای ماچەکەی تۆ ڕەواش بۆ من باز نەکردو باشە باش ڕەفیق زۆر بۆ لێ دانیشتون لێرۆ چای یەک بێکیان ماچەکەم چای دکتۆر ڕەواش ماچەکەم ڕەوا یەکێکە لە هاوڵ هەر خۆشەویستەکان مێمە هەر بە مناڵی و لێگە ڕکا گەورە بووین تاکوی سەژ الحەمدولیلlah هات پێکەوەین ڕەفاقەتمانەیە یاری کۆتایی مۆندیال بوو ئەرجەنتین و ئەرجەنتینەکەی بەهمەن و ئەڵمانیاکەی من طبعا خولەکی هەش بوو یانۆ بوو تۆماس مۆلەر گۆڵێکی زۆر وازە فۆتێنێ یعنی گۆڵێکی حەقیقی فۆتێنێ من دانیشتە بووم ئەمە لە ڕیسی پێشەوە دکتۆر ڕەوا بوو دکتۆر کۆسار بوو دکتۆر عادل بوو لێرە چای ماچەکەم بەڕێز کاک دکتۆر میران بوو ئەیش دانیشتە بوو من زۆر قەلەق بوو دەبێ ئاو لە بەردەم مابوو دەبێ ئاو لە بەردەم مابوو لێرەوەش نای کافێکە نەیانم بانەوێ بەڕکلاموین دەبێ ئاو لە بەردەم مابوو شاشی گەورەش بەرامبەر مابوو ئیتر منیش لە حرسی ئەوەی کە مۆلەر تۆپەکەی فەوتان و گۆڵی نەکرۆمانە دەباوە بەڕاستی ڕەفتارێکی ناشیم و نەوەم کردایە لێرە دای لێبوورنەکەم دەباوەکەم هەڵگرت ینی گرت بە تەلەڤیزیۆنەکە ئیتر نازانم چۆن بەری نەکوی یای بە دیوارەکە گەڕایکەوتە باش دکتۆر میرانەوە زۆر تەریق بوومەوە تاوان دکتۆر میرانیش منەوە شەوە بە خزمەتی گەشتم لەگەڵ دکتۆر عادل و دکتۆر کۆسار و ئەوان هاتبوو ئیتر هاو هەستاوەتی کاک سەرکە بۆ قاتی خوا تۆزە خۆوادیکەرە و ئاحتیاتی و دکتۆر کۆساریش نەبزی گرتم وتی کاکە ئەم کوڕەوە نەدەرەوە یعنی دڵم زۆر زۆر پەلەپەلێکەوەنی لە حرس بۆ یاریێکە ئەوانە حەزەکی ئەڵمانیا بیباتەوە و خۆشەویستی دێ بۆ ئەڵمانیا و جامی جیانی و دەمێکە ئەڵمانیا لە جامی جیانی دابڕاوە بەدەستینی هێناوە ئێ تۆش بەرامبەرەکە وەرجەتینە و میسیشی تایە تی هەر قەلەقەبی یاریەکەش کۆتایی بێر قەلەقەبی لەبەری میسی لە بەرامبەرتایە ئیتر لەو ئەو شەوە بەڕاستی زۆر زۆر تووڕەبووم بەڵامیتی دوایی خۆشەکە با بۆ گەڕایەوە چی مشکلی و تۆڕبوونانە کاکسیدات ئەو تۆزەیە کە تیایت یعنی سە دوای ئەوە بەس بەمە عەفوم کە ڕێک دەبە ئاوەکەنی پڕیش بوو ڕێگە و تۆپی مەتاتە و باوەڕکە و تۆپی تێنزی سەر نازانم ئەو دەبێت چۆن گەڕایە دەبەکە قورس بوو قومێکم لێ خوارد کاگ سیدات نانە داخرا بوو قومێکم لێ خوارد بوو یعنی هەر سترێز مەروامە کردوانە کە تۆپەکەی فۆتان یەکسە دەبەکەم کرد نازانم ئەو دەبێت چۆن گەڕایە ڕێکەوتە باشی دکتۆر میران ئای زۆر تەریق بوو لێرە چای دکتۆر میران ماچەکە کاک بەحمەدبا بێمە وەلای تۆ مۆزوعێکی تر پێم خۆشە لە زاری خۆتەوە بەستی ئەخوای امتحانی بامەسێتی با بڕۆین باشە ئەڵەم ئەمینە نقڵۆشتمان ماوە جەژنەوە گەڕانمانێک کاکسیدات هەرە بەخوا مۆزوعی ئاوی زەمزەمەکە کە میوانتان نەکردووە ئەوە بۆ بەستی بسمیلایەکەم کاکە ئێمە شێخین دیوە چۆن حیا بردینەوە کاکە ئێمە شێخین
عشارین ڕێزمان بۆ هەموو عشاری دنیا گەز و سڵامان بۆ هەمومان عشاری کاکە باوکمان چوون بۆ حەج باوکم دایکم خۆی گوێ سەرکار ئەزانێ ماڵ و میوانمان زۆر زۆرە یعنی بەجددی خوا کە سوکارمان لێ نەستێنێ و خزم و برادرانە میوانمان زۆر زۆریت کاکە دایکم باوکم خوب بە دووشیان کاکە وڵی بەقورآن 4-5 دەبە ئاوی زنجمیان هێناوە بێ 4-5 دەبە بەشی چیەکان ئیتر وڵا دانەیە کە خۆی کرد بە ژوورە ناسایەکمان ئای کاک حاجی بە قورئان فەقراتم لێ بۆ بەخوا بەخێر بێتەوە بە ساقە و بم بە قوربانە بمەوە وڵاتر باوکم لێوتی ئاوی زمزمی بۆ بێنن کاکە سێم گوتم فەقرات و ئاوی زمزمەوە وڵاتر میشم خوارە خەیدە نەکاکردم بە تەنجە حەمامەکەیە دا تەنجە حەمام تۆزێ بۆ کوڵایشە ئاوی زمزمی ئەگەر خوارد بێتەوە تۆزێک تامێکی طەبیعی نییە تامێکی جیاوازی وڵاتر ئاچی مبارەک پیرۆزە بن تێمەڵ کێشاو بردم بۆ کابراوتم فەرمە قوربان باوەڕێکی کاکسی دەر ئاوای کرد وڵی فەرقم کرد قوربانی وەڵام وتی بە قوربانی ئەو شوێنە وڵی فەرقم کرد شوێنی کەولیا دەنگی حەمامەکە بوو مۆغۆ وتا بەڕێک و بێکی شۆژ و تێڵا ئای بم نەما ئیتەمیش وڵا ئەو بفڕیا نەوە دەسم شفاە هەنا کۆرەوتم خۆی کاکسیداد لەسەر ئەو هینەی بەهمەن یعنی ئێمە ناسایەکمانە بوو تۆزێت تەمەنی هەڵ کشا بوو معدەلی خوای سکمێشێ ئێوە من ئیمالەکەن و ئێوە ینی کوڕکچەکانیشی بەڕاستی ئەزانی چی لەبەردەم باوچانە خوای گەورە ئەفریقا کۆچی دوایی کرد 4-5 ساڵەوە پێش یعنی لەبەردەم باوچانە ئەتوانەوە ئەوە ئەوەش گرنگجا پێیا بەڵام ماشەڵڵا تەمەنی کێ بوو نزیک هێشتا بوو بیەوە ئەویت هەر ئەوە مێشە و ئەوە مێشە و سکمێشە و هیچی نەبوو بەڕاستی 3-4 ئایادەیان پێکرد دکتۆری باش بردیانە هەولێر ئیتر دکتۆرەکان ئەیان وڵی کاکە عیب لە ئێمە هەبێ لەم پیاوەیان نییە ئەم پیاوە کردی بەخوو یعنی حەز داکەم ناوەکە بێنمەوەمانە یعنی مەبەستم چییە مەبەستم هەندێک جار ئینسان هەنێش لە خۆی قورسەکە دوای ئەم پیاوەتی نا ئێوە بێ عەمەلیات کردێم و شل لە ناو سکمایە نازانم چی باوەڕ کە ئەم پیاوە بەم تەمەنەوە دکتۆرەکە وتی کاکە من حەلتان بۆ وەکەم بێنن بۆ عیادە لە هەر لەسەر چۆڵی قەریۆڵم کورسی قەریۆڵەکەی عیادە ئەڵم کاکەم ڕۆ عەمەلیاتەکە و بۆ وەکەم و شتێکی تیاسکرد یعنی باوەڕکە مەشغوڵیان کردبوو توی کاکە دوای نوی ساعتێر تی کاکە عەمەلیاتەکە و تەواو بوو شت و سەرکەوتوو بیتەوەوانە و کابرایان نایە دەرەوە کابرت کاکە الحەمدوللیلا ینی فەرقم کرد من جا دوای ئەوە ئەی قەبعاتەکە لە چییە ئەی دوو ساڵی ڕێکە من هاوارەکەم ئەڵم شتێ ناوسکمایە ئێوە بە قسەی من ناکەن و ئێوە منتانی مال کردو یعنی دوای ئەوەشە بوو بە قەبعات بوو براوەکانی پاش کاک سەرکار با من پرسیارێکت لێ بکەم یعنی مەوزوعێتر هەیە پێم خۆشە لە زاری خۆتۆ باسیکەی یا الله سەرەتا قوربانی خۆڵم کەسایەتێکت هەیە بوونمە تا ڕادێک بە زۆرخۆری یاخود بە خۆردن بە خۆشخواردنی بوونە برنج و ئەو شتانە مەشهوری باشە جوان خواردن ئەوانە ڕاستە جارێکیان لە مێرگەپان بوون مۆزوعی باخەکەم بەو ژیاڕیتەوە مەمنونە بوو نانەکەدا سینێکەکە لێسایە فریانەکەوتی چی بۆ سەزانم چیتری لێەوە ئەو شەوە ڕەواژ لێ و ڕەوازیشی لێ و شەپۆلیشی لێ و بە قوربانتانە بەلە بەکە کاگێ سیدات من ڕاستە کەس نییە حەزی لە خواردن دەبێ من زۆرم حەز لە خواردنە بەتایبەتی برنج و فاسۆلێ بێگومان من یەک شتە با پێوڵم بە ساڵ گۆژ نەخۆم بە ساڵ مریشک نەخۆم کاکە تامە دەلحیات نەیخۆم بە خەیاڵمان هێست ئاوا سی جسمی من مەکە من لە هەموو ژیامە باوەڕ ناکەم 3-4 پاقلاوام خوارد دەبێت پەتاتەن حەزم لە شیرینیە بە 3 ترێ لە برنجی خواردۆ چی ئاسە وڵات 6 دۆنم برنج خوارد ترێلە چیە هیچ نییە بەڵام بەنس ئەوە شیرینیار حەزم لێنی یعنی باوەڕ ناکەم ئەم سەرکارە ئەم نەفسە تاکوستە 5 پاقلاوی خوارد دەبێت حەزم لە شیرینی نییە شەکرەوە هەر ناخۆم الحەمدوللا 7 ساڵ شەکر ناکەمە ناوچاوە نایخۆم بەڵام بەنسبەت برنجەوە من بەوێ برنجی دارە ناکەم یعنی سینێک برنجم بۆ دانی ئەیخۆم ئەو شەوەی مێرگەپان لەو باخی ماڵی کاک شەپۆ بینی خوالیان تێکنەیە ئیتر برادران دانیشتبووین خواردنیان کرد ئیتر خۆی عادەتەن برنج لەسەر سینی بێنی دلێمی بیخۆی خۆشە تر مەجموعەی برادری خۆشەویستن خۆتان ئاسایی دانیشتبووین برنجەکەمان خا بەڵام لە دەرەوە ئامەریان لە من کوتیان کاکە خێراکسە دەست پێ بکەن چونکە ئێستا سەرکابی یا لەلایەکی
بەڵام بەیەکشت پێ بڵێم من لە ژوور و مشوری خۆم خواردبوو ئەو حسابی نییە من سێریکە من برنج وا حەزم لە بەرکوڵا کە ئاواکەی گەرم و ئاوایکی تناو دەمتەوە زۆر حەزم لەو شتەی برنجە هەنی چەند جارەکە دایکمان شڕ بۆ لەسەر هەڵێ برنج و مێرەما دەمکێشن چکە عادەتە برنج لەگە با منی شابا من برنجێکی زۆر خۆش دێنێ لەگەڵ ئەمی شاکردم بە شەڕەوە نییە لە ئاخری برنجە نابێونە سەری هەڵیتەوە من حەزم لەوەیە کاکسیدان حەزم لەوەیە شتێ زەخمی باس کرد شتێ زەخم و باس کرد دوای من حەزم لەوەی برنجە کە پێشەوەی ئەیترها خەریکە بە تەواوی دەمەکێشێن ئاوا هەڵیەمەوە و تۆزیشی لێ خۆم هەر ڕقەیەکی تایە بەڵامی تر ئەو شەوە بەڕاستی کاتی هاتمە دەرەوە یعنی پارتێنانی هێنا بەوە سینەکەی دێسەوە کاکسیدان ئەشیعیان بۆ سینەکە گرت بوو ینی حەپەسام کاکە کوا برنجەکە من ناخۆم نیوەشی دکتۆر بوو کاکە لە سیحەتی هەنە سیحەتی خەڵکا کاکە برنج بەخۆ ئاگال لە خۆ بێ کاتی هاتمە دەستێکم خەیلەکە دەوەستە سینێکەوە بەڵام من لە ژوورە و مشوری خۆم خوارد بەڵام ئەوە ئەڵێ تۆڵە بەسەبرەوە ما بەسەبرەوە پەنەمەکەەوە تۆڵی خۆمەرەکەمەوە من دێمەوە لای تۆ مۆزوعێکی تر هەیە ڕست پێشەوەی ئەو مۆزوع باسکەم سەرکار شتێکی باس کرد پلی کابانێکی چاکە برنجی خۆش لێنێ لە ماڵەوە قەت خواردن بۆ خێزانە لێنێ ئەرە وڵات جاری وایە بۆ ماڵەوە لا ناڵێ توابا من وڵای حەزمان لە برنجی خڕە دەمێکە برنجی خڕمان نەخواردووە لە تەلەڤیزیۆنی جاربا خواردن ئەمێنینەوە بووی یاریی پێم نەوتون بەس بەخوا شلە ناخۆش لێنێ ئەشە دوو شتەکانی ناخۆش ئەی کابانی عین چی ئەی کابان برنج و شلە و مریش کۆڵا شلە ناخۆش لێنێ بەس وەڵا برنجەکەی خۆش ئیتر ئەرەوەڵا لێنێم بە جوانیش لێنێم ئەم کچەمانێم کابانە ئەم بە شوخڵەکانی هاتووەگەر بەخوا شو ناکەم بە ئەوروپا بەخوایکی ناچم بە ئەوروپا با بگەڕێنەوە بۆ کاتی قوتابخانە باشە بەڵێ باوکەنە خۆناغی بەڵێ باش کاتی دەرەجەتان وەرگرتەوە لەگەڵ ڕەوەزا لە شیۆفن باوکەنە باشە کاکە تۆمانولی کوێ لاوەقاتی ئۆپلەش ئۆمیگام کڕی بوو ئۆپلی ئۆمیگا سپی بوو ڕەخەمەکەی 5959 ساڵی 2005 باسەکەم ئۆمیگا مهم بۆ کار حەفە ساڵ پێشی سەر ڕەخەمەکەی بیرمە ئەوڵا 5959 ئۆپلێک ئۆمیگای سپی بوو ڕۆژیان لە مەکتەب بە مامۆستاکمانە دەرجا قسەیێنێ مامۆستاکمانە دەرەوە ڕۆژتەوەتمەرە مامۆستاوە بەمەوە دینا بە خۆتم بەخواوە بەمەوە جا گێر عادی ئەو ساوەی کە فیتەر بی و ئەبزانێک هەنێکات بڕغوویەکەیەکی گێڕەکە شل لەبێتەوە دوایلەن چکنێتیەکەن بۆی شل نەبێتەوە کە شل بوو ئەوە گێر ناگۆڕێ بێ بلەیەکە ڕۆیشت ئەوە خەتای دۆکندۆشی مایندۆشەگەێتی مامۆساوتی وتم بەخوای ئەو بمە مامۆسا وتی کاکە ئەوتم نەبەخوا خۆمە بوو مەکتەبی یاگەی داخل لە عەلی کەمال بوو ئەو مامۆسایە من ماڵیان لە هەوایی تازە بوو وەڵا سەرکە و سەرکار ئەو نەساردیتیان نە هیچ بە گێڕیەک گێری ناگۆڕی سیارەکە لە مەکتەب لای مزگەوتی عەلی کەمالەوە بردوومەتەوە بۆ هەوای تازە بە گێڕیەک باشە مەچینەکە قسەی نەکرد مامۆزانێتی کاکە دامەزانە بە پێی ڕۆمنە کاکە و گێرم ئەوی دیوان ئەرز بڕا جاوە کاتی دەرزی پۆلی شەشی ئەدادیە هەر مامۆستاکە بە تراکتۆری بڕۆشتایەوە ماشین بە پێ بڕۆشتایە زووتر ڕۆشت لە قلیاسان بووین لە چەمەکە سیارەکەمانشت ئەوە دانیشت بووین و قسەمانە کرد پێکەنین گوڵۆ بە ڕۆژەمانە خوار ئاگرێکمان کرد و چایەکمان لێ نابوو وڵات تەلەفۆنێکمان وتیان کاکە دەرەجەی بۆی شەشات ئەژنۆ شکایە کوری ئەژنۆمان شکا نەمانەوێرا بچیر بۆ مەکتەب تیان دەرەجە هاتوو ڕەوەست چی بکەین کاتەوەی سێژ نەبوو لە ئینتەرنێتەوە سەیرەکەی توانە کاکە ڕۆشتی ناو سیارەکەی بیرمان کەوتەوە خۆمان نەگەۆرفانی علاگە و شۆرتێک ڕۆشتی کاکەوەس ئادوودای گەڕاین و خۆمان گۆڕی و ئیتر باوەڕکە لایکی سیارەکە باشتە بوو جێوێکی زۆر ناخۆشتر وڵات چوین ڕەوەز دەرچوو بوو من دەوری یەکەم دەرنەچوم لە کیمیایە کیمیان بۆ هاتەوە دەوری دووەم باش بسپاس بۆخوا بە هەوڵ و مانوبوونێکی زۆر بە حیاتی خۆ مانوبوونێکی زۆر شازی دەرەجەمێنە 50 ئایدی چیە بە قورئان حوتەکەی زیاد زۆر حوتەکەی زیاد حوتەکەی کاکە ماشوە دەبێت چۆن مایی بۆ باشە تۆ لە کیمیا 50 حوت وێنە بەڵێ 50 چۆن چوویتە دە عەلمی ئیتر ئێوە بوو بە قۆپی نا کاکە وا بوو دایک و باوکی و کاتە یعنی تەداخلی هەموو شتێکیان نەکردی کاکەوانە بوو گوێستا مناڵ بڵێ حەزە لە چییە مناڵەکە وەڵڵا حەزەکات فێری مۆسیقا بێ بیبەنە مۆسیقا والله لە ساڵانی منە باسی مۆسیقام کردایە باوکم ئەم کەمانچەیەکشا بەسەرما هەردوو چاوی دەرێنە نەبوو کاکە یانە بشتە عیلمی چونکە لە عیلمیەوە هەندە سەوت بۆرەگرێ
وڵا بەڕاستی ئیستا ئەو بازاڕە و ئەو کرانەی بۆ مناڵی ئێستا هەیە کاکە بۆیە چوومە عیلمی ئەجینا من بیرکاریم کاکە بە قورئان پەنجاب کاکە من وەڵی نە عیلمی بووم نە ئەدەبی بووم من بیرکاری نیوی ساڵ 90 مێنابوو بە من 90 لە سەماوەساوەتی ئەخوی نیوی ساڵان لەگەل بەڵێ 90 حەقدەست بوو ئەزایی چۆنە نیوی ساڵ 8 دەرەجە بینی ئەو بۆدانن من چوارم هێنابوو بیرکار بە قورئان چوارم هێنابوو دەست وەڵی وڵی زۆر باشووی بە باڵێ زۆر لە من باشتر بووی بەجددی بە شێوێ باسەکە من خۆم وەکو ئیمپراتۆرێت و عالەمی بیرکاریەتە پێشچاو بیکاری من لە تا بیکاری ڕامکردنەوە بەس ویستمەوە من حەزمە تەبیریاسە بوو من کە دەرەجەی شەشم وەرگرت لە 6 هێنا چوون دەرەجەکەم وەرگرت مامۆساکە پیان دەست خۆر بەڕاستی بەس تۆ دەرەجەی خۆت هێنا چونکە تۆ لە ئاعدادی و لەوڵ مامۆسا من چوونە تەبیریازە بە قورئان سەشم بێنایە چوونە تەبیرا چونکە هیوایەتم بوو سەرکاری دیات قسەیەکی کردوتی هەر شتێک حەزە لێی نەبێ سەرکەوتوو نابی باسی ڕاگەیاندی کرد حەزە لێ بێت من حەزم تەبیریازە بوو سوپاس بۆخوا بەکالۆرێسم هێنا لەبێ شای ئەعلامەکەم کرد و حەزم لێ بوو ئەوانەیە گەفتما بە دکتۆرێکی هەولێر سەرکەوتوو نەبوو یان مهندسی سەرکەوتوو نەبوو حەزم پێی نەبوو بۆیە بە شارازی بە شار قورئانەوەکەمەوە بەکالۆرێشم تاو کرد سەرکەوتوو بی کاک سەرکار بێم وەلای تۆ مۆزوعێک هەیە مۆزوعی پێش و دوایەکە چاوکزیەکەی قوتابخانە ئەوەمان بۆ باسکەی وەڵی کاکن سیدان من مکەسەراتم زۆر لە مەکتەبە طبعا لێرەوە ڕێز و خۆشەویستم بۆ مامۆسایانی کە ماون ئەوانشی کە کۆچی دواییان کرد ڕۆحیان شاد بێت طبعا مامۆساکانی زۆریان خۆشەویستم یعنی باوەڕ کە ڕۆژێک نەڕۆشمایەتەوە بۆ مەکتەب بۆ ڕۆژی دواتر ڕۆشمایەتەوە ئەن و کاکەوە لەکوێ بوویت و بۆ دیان نەبوویت و ها ئیتر ئەلەم بەڵێ من یەک موشکیلەمە بوو نەمەتوانین لە پۆلا دانیشم یعنی 5 دقه ئاوا دانیشتم ئیتر دوای ئەوە نەمەتوان یعنی 35 دقه 40 دقه من تۆ گوێ لە مامۆستا بگری مامۆستا قسە بکە سین ساد و ساد فتحە و سین فتحە و ڕەجی دوو جای ئەو یعنی خەری نێشمە ئەو کاتە زۆرە بۆ بەسەر بەرێ ئێعراب و هەلە و زەکی و ئیتر نازانم وەرە هین چی ژیاننامی ئەم شاعیرێکی ئەردەنی هەیە شاعیرێکی میسری هەیە ساڵی چەند مردۆ کاکە من ئەوانم بۆ چییە من داخم لەو شاعیرە عەرەبیانە بوو ئیتر کاک سیداد من لە مەکتەب لە پۆلا یعنی بەڕاستی مشاغب بووم حەڕوم زۆر حەڕوم فلیم زۆر دوورسە کرد هەتا بەخوای لات و یعنی لێرە زۆر داوای لێبوردنە مامۆساکان مەکەم زۆر جا لەگەڵ هەنێ مامۆساما هەبوو یعنی لە پۆلا بۆ بە شەڕمان ینی پەلاماران دروست بوو ئیدارە هاتوۆتە داخلی کردووە تەلەبە ناوبژی کردووە کە ئەوە بەڕاستی کارێکی زۆر نەشیاوە کە من کردومە دام بە غەڵەتی خۆمانم ینی ئەلێرەوە ڕاستە خۆ داوای لێبوون لە مامۆسایانەکەم ڕۆژ هەڵەیەکم بەرامبەر کردبێتن مامۆسایەکمان هەبوو داری زۆر بەکارهێنا ئەو شەڕی کە باسێکم بووی شتەکە بەلاڕیان نەبرێت دوایی دەداری لیام تۆ دەستەکەیتەوە ئەو مامۆستا بەس دارمەیە بەسەرمە ئێدەدارەکەی لیام و دوایش دانێکیا بەسەرمە ینی ئەمەم نیوەکو تۆمۆجێرەکەی ئاوا لێرەوە سەریەتە دەرەوە ڕێک شتێ بەرز بێ کاکەەوەی هەرکی کۆترەوەنی لیاو تمیش لە ئینفعالم کرد و لەگە مامۆساکەیە بوو بین ئەوەی چاوکزیەکەش بەڕاستی چاوکز نەبوو ینی جژنان منیان واگە گۆ بزانم ماگە بینی ماگەریاتیان نییە وە چاوم بە قۆت بوو ئەیە ببیتە پێشەوە بووی لە بەردەم یابوون لە دوایش دەگەم منیش پشتم بە دیوارەکەەوە نەبووە ئاخر هین بووی مسەیتەر بەسەرم ڕەحلەکە مرتاح نابووی وەڵا ئیتر ڕۆژێ نەبوو دانەبوو ناکێت تۆ ڕۆژە شەقی لەگە مامۆستایە هێنامێ پێشەوە وەڵایەتی منیش وردە چاوم ئاوا کەس کرد لە پێشەوە مامۆستای سەرکار بووکت مامۆستا من کێشەیەکمێ لە نزیکەوە هیچ نابینم ینی عینەگەیە بۆ نزیکی عینەگەیە بۆ دووریە تێگی سانەیە کەسێک کتێبە خوێنێتەوە نایبینێ دکتۆر عینەکی بۆ نووسێ بۆ خوێنەوە اینجا کەلیماتەکان سافە بێ لە بەردەمیە ئەیتوتی چۆن شتی وابێ و ئەیتۆ بۆ نەچیوتم وەڵی مامۆستایتر نەچووموانە وەڵایەتی وردەوە بە واستەی ئەوە چوومەوە بۆ دواوە ینی ئەو بیانم دۆزیەوە تێگەی لە دو هەر فلی مەنایی هەر بێ بیتەوە پێشەوە وای لیاوتیان باوکە بێنە خی گەورە لێ خۆش بێ ئینشاڵڵا لەگە مردی حەزیم و لایەکە باوکم ها بۆ ئیدارە و تمەش تاان درۆم کردوتمە چاومەوە ئەوانە مامۆستا خی گوێرە عفیکە مامۆسالەتی وتی حی جەمال تو بۆ مشورێکی چای ئەم کوڕە ناخۆیتەوەمانە
باوکشم شێت بوو وتی بۆ مامۆساگەن چاوی سەرکار چێتی ئەوتی کاکە وڵی چای زۆر وێرانە لە مامۆسایێنێتە پێشەوە هیچ تێ نبینێ ئیلای بچێتەوە بۆ داهات باوتی وایکە تی وایکە مامۆسا ئینەکەی لە لای خۆمە چارەسەرەکەی لای خۆمە ئیتر چوومە ژوورەوەی تو ئیدارە باز داکەم ئەوەی بە من کرا حاوە جایکی چۆنکردەوە ئەوە مەسەلەکە ئەوە بوو کە من بەس بێویستمەوە بۆ داوە چای خۆم کەسەکە بووی مامۆستا بڵێ کاکە سەبڕۆ بۆ داوەی ڕەحلەکە ببینی تەختەکە ببینی باشە من کۆمەڵە شتیان پێم وتە بوو تەواو بوو اینجا پێم خۆشە کۆمەڵە پرسیاری تایبەتان لێ بکەم لە خزمەتتای ئاخبراوم تایبەت نەبووە تایبەت بە خودی شەخسی خۆتان نەخۆن باش لە هەردووکتان هاوسەرگیریکردنتان خۆشەویستی تیا بۆ یان هەر سوتفە بووە تیا بووە من من شتێکم بۆ یۆ مەسەراسەگیری خۆم من مامۆستا بوون معلومە لەکوێ لە معلومە باشە دۆی جافایەتی بەڵێ یەکەم شوێنی مامۆستایەتیم لێ بوو کە چووی تر قەدەی خواست دڵم نیش بەدانێ دڵم پێوەی نیشت و جا من کە هاتشومە کرد بۆ ئەم لە زۆر بۆ نیتراکی ڕامەتەوە پێم خۆشە دێژمی گەرمەوە کە ئەچووم ئێستاش ئوسوڵەکەی وایە هەچ مامۆستایەکە سیاری بێ سێ-چوار مامۆستا لەگەڵ خۆی ئابا و بڕێ پارەیان لێ وەرەگرت منیش سێ-چوار مامۆستام لەگەڵا بوو هاتچۆم پێکرد پارەم لێ وەرەگرتن یەکێک لەوانە دڵم ناڕەخام بوو دڵم ناوە دڵێەوە وەڵای تر ئەو کاتێشتان فترێکی ئاخیا بووین پارەشم لێ وەرەگرت لێ وەرەگرت وەڵا ئێتر ئەو ڕۆژەی کە چووینە داخوازی و بۆ بەیانەکەی ئیعلانمان کرد مامۆستایەکی بەڕێز کە حەلەقەی وەسڵ بەوێنە هاوشیرینی جەراو تێمە شیرینی مامۆستالانە و مامۆستا بەهمانە وەڵا هاتە شیرینی خورایە و هاتینەوە بێ ناو سیارەکە بڕۆینەوە هاتی ناو سیارەکە وەڵا کارگوزارێکی خۆشەویستمان لێرە دەستی ماچەکە ئاواسەرێکی ناو سیارەکە ئێشتا پیرۆزبای هیچی نەکردبوو شیرینەکەشی نەخوارد ئاواسەرێکی ناو سیارەکە لێت دامە مامۆستالانەی دەکرێ سیارەش نای بەڵێم بە خۆشەویستی بەختەوەر بن ئینشاڵڵا خاوەنی دوو کوڕی شازم تەمان درێژ بن ئینشاڵڵا لاوی و ئەوش بەرهەمی خۆشەویستیەکەم یاخواتەوە درێژ من پای گەورەیەکتان نەکات باسیشیان کرد وتیان ئەو لێوێ بە خۆشەویستی لیۆ مێسیەوە ناوناوە بەڵێ بە خۆشەویستی لیۆنێل میسی ناوناو چۆن یەکێک ئەڵێ کوڕەکەم ناوی شاخێکە لە بەسرا بەڵێ لە بەسرا ناوی دارس شاخی زۆر لێ بەسرا ناوی گوڵێکە لەوە ناوی کێدەوە ناوی لەوە بۆ بمانەوە نەمانەوە میسیرێکێکە لە یاریزانە گەورەکانی مێژووی تۆپی بێ چۆن هەیە کوڕەکەی ناوناوە باران هەزارها کەس بە ناوی لیۆ بۆیە وەکو حیاتی هەمومان چۆن سەرکار بینیمانە خۆی اعترافەکە ئەڵێ یاری ئەڵمانیا بۆ دەبەم گرتەوە بەڵام من سەرکارم بینیوە کاتێککە پیشەکەی خۆی کردو ممارەسەی پیشەکەی خۆی کردووە ئەڵمانیا دۆڕاوە بایرن خراپ دۆڕاوە بەڵام سەرکار وەکو شاخ وەستاوە لە بەرامبەر دۆڕانێ مهمە ئینسان حیاتێکی شخصی خۆی هەبێ بەڵام ئەم حیاتە شخصی تێکە بە یشەکەنەکە من میسیم خۆشە و لە خۆشەویستی میسی کوڕەکەم ناونا لیۆ ئەو کاتە بەس ئەمزانی لیۆ بەڵام هەرگیز ڕێم بەخۆم نەیاوە خۆشەویستەکەم زاڵ بێ بەسەرما بەڵام دواتر خۆشبەختانە لیۆ طبعا لیۆ خۆی یعنی چی بامڕۆکردن لیۆ یعنی چی شێرە سپێکی دارستان کە ژمارەیان زۆرە پێوتێ لیۆ و دوهەمین وشەکە ئەو کاتی من ساڵی 2014 ناوی لیۆمانە دوهەمین وشەکە بۆ قاموسی ئۆکسفۆرد زیاد کرا لیۆ بوو بەس بە ناوی لیۆ میسیەوە نەبوو بە ناوی لیۆناردۆ دیکاپریۆ بوو و دوای ئەوە لیۆ کە گەڕام سیرم کرد لە سەردەمی کۆنا ئەستێرە ناسەکان ئەوانەی کە زۆر تەحقیق و بە دوادای چوونیان کرد و پێیانتەوە لیۆیەکان ئەوانەی کە گەڕاون بە دواشدا بۆیە ئەم ناوانەشی هەیە لیۆ خۆی کاک سیداتخوا بە کە دەبێت یەک ڕوونکردنەوە بین یعنی بەڕاستی کاتێکە تۆ دەسەیتە پیشەیەک ئەگەر مهندسی بێ دکتۆری بێ مامۆستایی بێ ئەوە بێ ئیلا ئەبێ خۆشەویستیت بۆ شتێک هەبوو بێ ینی کەسێک ئیسە دکتۆرە لەوە چێ زۆر بە سینەوە سەرسام بوو بێ کاتێک کتێبی سینەوەی خوێندێتەوە من خۆم کتێبی سینەوەم خوێندێتەوە هەردوو بەرگەکەی یعنی لە عالمی پزیشکیە ئەو کاتە و پزیشکە چۆنچۆنی ئیشی کرد چۆنچۆنی کاری کردەوە هەموو پزیشکە کە حەزی کرد بێ پزیشک دڵنیام شتێک لە بواری تۆ بووی لە کۆنا تەسیری تێکرە بووی حەزێکا ئەو پیشەیە هەڵبژێرە کاک سیدات هیچ کەسێ نییە لە جیهانە ئەگەر تۆپی پێی خۆش بێت شیکاری بکە هەچی بێت
هاندەری شوێنە نەبێت تۆ کاتێک تۆ پێت خۆشەوێ ئەبێ هاندەری شوێنەبی چکە خۆ تۆ قابلە ئێمە مەسەلەن کە میدیاکار ڕۆژنامەنووسی وەرشی ئەمانە خۆمە سروشتینە لەگەسکی دایکتایە نابێت لە پێشە هاندەر بووینە دواتر بێگوڵ من هەموو کەس دەزانم من عاشقی سەسەختی هەڵبژاردی ئەڵمانیام شەڕم لەسەر ئەڵمانیا کردووە دڵی خەڵکم لەسەر ئەڵمانیا عاز کرد کاتی خۆی ئێستا ناڵێم کاتێک کە من لە تەمەنێکی هەرزەییای بەڵێ بە دنیای و دڵی چەنایەکو بە من کە ڕەفیق و برادرن ها لە کاتی مناقەشەشتا نەگیتر دڵی وە عازکەم بڕات هەتا هەتایانێتەوە ئەوە نەها لە بینی دوو برادە لە هەرزەکاریە لەسەر یاری مناقەشە دروست دەبێ بەڵام ئامادە نیم ئەگەر ئەم شۆ ئەڵمانیا بەرامبەر هۆڵند دیاریکە بۆ نمونە جامی جیهانیە ئەڵمانیا بەرامبەر فەڕەنسایە ئەگە ئەڵمانیا زۆر خراپێ من ناتوانم بێم لەسەر تەلەڤیزیۆن دانیشتمەر وەسفی ئەڵمانیاکەم چکە لەسەر خۆمەکەوێتەوە خۆم پێ عیبارەم ڕاستە گرنگەوەی لە کاتی شیکارەکانە لە کاتی لەسەر تیڤەکانە واقعانە باسی ڕووداوەکانەوە گرنگە بەڵێ هیوادارم بینەری وەرشی ئەو واز و تەشیرکردە بێن واز و شەڕەجینەوە بێن کاکە ئەمە بەهمەنە کاکسیداد ئەو منم ناری پۆستی لەسەر یاریزانێ بکەیت کاکە پۆست لەسەر بۆ نمونە لەسەر کریستیانۆ ڕۆناڵدۆیەکی ئەڵێ بەڵگە کاک خۆم لە بەڵگە و تاوان نیم مۆبایلەکە پێ ئەمە نابێ بەدەستەوەیە ئەنتەرنێتە پێ خوێنەواری هەیە عەرەبیە زانی هەر بە کوردی لێیە سپاس بخوای ئەوەنە سایت وینی کوردی هەیە بەسەر چاو بەڵگەکەش دەخەیتە بەردەسی بۆشی ڕوو نەکەیتەوە دوای ئەوەش داخلایە جنێوە پێ وازانە عەفوم کە وازانێ ئەگەر تۆ وەسی میسی بکەی یا من وەسی میسی وازانێ حسابانقیمانێ هەموو ماڵی میسی پارە خاتە سە حسابەکەمان شتەکان زۆربەی شیکەرەوەکان دیارن هاندەری کوێن یعنی ئێستا بۆ من مەسەڵەن میسی حەوت باڵندۆری برد بۆ نمونە باس من حەوت باڵندۆر بێ باسی کە میسی یەکەم یاریزانە مێژووە حەوت باڵندۆری ئێمە ڕاستیە چی بکەم تۆ بە زۆر من قسە بە میسی بڵێم یە دەڵێ نا ئەوە تۆ خۆت جمهوری بەرشەلۆنە و ئەرجەنتین و یان بە ئەوەیشی بووە ئێقی چەکاڵا جمهوری بەرشەلۆنە ئێمە ڕاستیم و تۆ خۆ یان بۆ شتێک مەسەڵەن ئەگەر خراپەیەکی ڕاستیش بێ مەسەڵەن بۆ نمونە ئەمساڵ کەس ناتوانێت دان بەوە یان نەنێت کە ڕۆناڵدۆ میسی خراپ بووە بەدڵێ يعني ما تكون بوست خرابي خراب ڕاستی يعني تو بي تو رقل رونالدو بو بوست بو من لوكو سركار يعني اداري عنده بين الدروا من هیچم نەماوە ئەگەر لە کۆتایی بەرنامەکە شتێکتان ما بێت دواوتتان سوپاسدانەکەم والله من زوز سوپاسدانەکەم خۆشحاڵین کە ئێمەتان هەڵبژارد لەم بۆ نەپیرۆزیە و لەم جەژنە پیرۆزەیە لە خزمەتی ئێوە بینەرانە بین من جەژن چی خواردبێن جەژن برنجی خڕ من برنجی سەرکار برنجی خڕ نەبێت ئەوەی بەیانی چی خواردە چی برنجی خڕ برنجی خڕ ئەو فاصلەکەی ترەوە کەلعادە ئەنجا من زۆر حەز لە قەیسی ڕاستی وەڵام من قەیسی کاکسیدا زۆر بەخێربی خۆشحاڵی بۆ بەناوەکە تۆ بەیانی جەژن چی خوارد سوپاسدانەکەم باسی خواردنە هات یەکسەر خۆت یەکسەر بەنامەکەم گۆڕی کاکسیدا بەخێر بۆ بەناوەین و لایتۆ بەڵام من بەیانی جەژن بامێم خواردووە بامێ لای من تایبەتە بەجددی زۆر لە پێش فاسیێوشە بەس بە تێوشەیی نە هەر بامی ئاسایی لەگەڵ نەگنان نە هەر شلە برنجی پێڵم هەر شلە برنجی بامێ لەگەڵ یاپراغە خۆش ئەو دوو خواردنن نەک بڵێ بەیەکەوە بیخۆی بەڵام مەوسم بە جیاجا یاپراخی گەڵامیونە هەر بەخوا بەس ناوی یاپراغ بێ منۆگو خۆم یەک گەلەو خواردنانی چێژی لێ بین لە خواردنی لەگەڵ بامێش لێ بامێ ئەو دوو خواردنە با یاخوا نۆشی جانە بێ باکشی بامی پێ بڵێم زۆر خۆشە باکشی بامی پێ بڵێم جا بامی حلە هەیە تێگەی کلکی حیوانەیە کلکی حیوان ئێسقانێکی پشتەوە ئەوە بێنە نییە لە تێکەیت و لەگە بامەکە بیکوڵێنە سیری تێ بکە نانە پشتە مەغزە نییە ئەوە کلکی حیوانە ئا لە پشتەوە بەخوار زانیشە اینجا باکشتە پێ بڵێم ئەوەی کیتە بامێکە و دوایی بامێکە بێنە بیکە لەگەنێکی ئەوەنەوە ئەها بیکە لەگەنێکە و نانی بۆ وردکە و اینجا بە بیبەری تونەوە بیبەری تون بێنە اینجا ئاوە نانەکە و وەسە برنجەکە و هەیزە باسی ناخواردنی خۆت ئەم بەیانە تۆ چی خوارد من طبعا هەموو جەژنێک بەیانیان من کەڵەشێن نەبێت ڕاستکە قەلیژە بێ خوای گەورە نی بڕێ خوای گەورە بیا بە هەموو ماڵێکی ئینشەڵڵا بەس من بەڕاستی بەیانیانی جەژنە بێ کەڵەشێر بخۆم یعنی هەیە مەسەلەن زۆر مشتاقە بۆ قەلبەز من ها بەلد برنج و کاکە من بەیانیانی جەژنە زاین چی سێسە کەس باڵم کە جواب نایەمەوە جا من یەکشی شمێ لە ئێوارەوە مەسەلەن کە عارفەیە ئیتە ئەو ڕۆژی عارفەت زۆر کەم شتەخۆ
خۆم ئامادەکەم بەس بەیانیانی جژن کاڵەسم یعنی دایکم ئەو سەرخەڵی برام سەرای بەم دەست مەگرن کاکە بەسە یەکێک لە شتە زۆر جوانەکانی ئەو نانی بەیانی بەدڵنەیە بەس کاتی بەرنامەکەم کۆتایی هاتووە گەردووە قسەت کاک سەرکارتەوە من دووبارە زۆ سپاس دەکەم کاک سیدادجیان سپاس بۆ ئەم کەناڵە بەڕێزە هیوادارمە لە خزمەتی وەرزشکارانە بن جێدەستشتان دیارەوە لە خزمەتی هونەری شابوون ئەو بەڕێزانی کە جێدەستیان دیارە لە کایی لە بوارەکانی ترا لە هەرمی کوردستان و لە شاری سێمانی و شارە خۆشویستەکانە دووبارە سپاس بۆ برایانە لە پشتی کامێرەوە سپاس بۆ بەڕێزی هیوادارم سەرکەوتوبی شەڵار کوڕێکی سەرکەوتوو ینی حەزێکی زۆر خۆش دێ بۆ کارەکە هیوای سەرکەوتنی بۆ خوازم من دووبارە خۆشحاڵم کە جاریچکە لە بەرنامێکا لەگەڵ بەمەنی برام نازەمی س لێرە ئاوا قسەگەین باوەڕکە من و بەمەن باڕاکەم قەت وەسو یەکتری داکەی بەڵاوی تر هینەکە یەکسە بە دوو لە ڕیبیرە بەجلەوینەوە داغڵەبی لەگەڵ یەکتریە بەس لێرەوە جایکە خۆشحاڵم یای سەرکەوتن بۆ تۆژە خوازم و هیوادارم ئەگەر قسەیەکمان کردوێ دڵی بینەرێکمان ئێشانە بیان لە ماوەی ڕابردووە شتێکمان کردوێ ئێمەژ ئینسانین قابلی غەڵەتین من زۆر دای لێ بوونەکەم من قەت یعنی ئامادەم لە هەموو شوێنێکا غەڵەتێ بکەم نەک جارە سەد دای لێ بوون لە بەرامبەرەکەم بکەم ئازیزان کاتی بەرنامەکەم کۆتایی پێهات سوپاسی ئامادەبوونی هەرێک لە بەهەمە غەریب و سەرکار حاجی دەکەم ئەمڕۆ ستۆدیۆکان ڕازاوەتر کرد جژنەکان خۆشتر کرد دووبارە و سێبارە پیرۆزبای جژنی قوربانی پیرۆز لە ئێوەی خۆشەویستەکەم بە هیوام هەمیشە ئاسوودە و کامەران بن سوپاسی هاوکارانم لە پشتی کامێرا دەکەم ئەڵقەم جاری بەرنامەی هەفتانی وەرچن پێشکەشکردن ڕێز و سڵاوی سیداد بابانی قبول و فەرمونون کاتێکی شاد خوای گەورە پشتیوانتان بێ